بەرەکەت بە محتەواون ئێوە ڕۆکە. لە درێژەی پشتیوانی چین و توێژەکانی کۆمەڵگا بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری بەشێک لە توێژی پزیشکان پشتیوانی خۆیان بۆ لیستی کۆمەڵ دەردەبڕن. پزیشکان لە بەرامبەر بوێری و سەرڕاستی و نیشتیمان پەروەری و خەمخۆری بۆ سێکتەری تەندروستی پشتیوانی لە لیستی 285 کۆمەڵ دەکەن. ئێمە شۆک و توێژی تەندروستکاران دەنگمان بۆ لیستی 285 لیستی کۆمەڵی دادگەریە لەبەرەوەی ئەم لیستە تەجروبە کراوە لە هەڵبژارنەکانی پێشووتر کەوا ئەندا پەرلەمانی کارا و چاڵاچیان هەبووەوە دەنگدەر لەوە تێبگا هۆشیار بیکەوە دەنگدان مافێکە دەبێ ئەو مافە ممارەسە بکە. دەرفەتێک بۆی دەڕەخسێ 4 ساڵ جارێک پێویستە ئەم دەرفەتە ساردی نەکاتەوە مەسەلەن هەندێک پڕوباگندە و یاخود هەندێک تێڕوانینی هەڵەکە بوتە نەزەریە لای دەنگدەر. بەڕاستی ئەو کەسە بەڕێزانە کە پاڵێوراوی لیستی کۆمەڵی دادگەرین کەسانی لێهاتوون شایەنن دیندارن دەستپاکن بۆیە داوا لە خەڵکی کوردستان دەکەم داوا لە لیستی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەکەم دەنگ بدەن بە لیستی ئیسلامیەکان لیستی کۆمەڵی دادگەری. پزیشکان و کارمەندان دەڵێن پشتیوانی لیستی کۆمەڵ و کاندیدەکانی دەکەن بەهۆی ئەو خزمەتە بەرچاوانەی بەتایبەت لا کەرتی تەندروستی پێشکەشی کردووە. ئێمە وەکو چینی تەندروستکاران پشتگیری لە لیستی کۆمەڵی دادگەری ئەەکەین بە ژمارە 285 لەبەر ئەوەی ئێمە کە لەناو ئەو پیشەیە داین هەست دەکەین کە کەرتی تەندروستی بەرەو ئاخارێکی خراپ ئەبردرێ. لەو بواری تەندروستی کۆمەڵی دادگەری لە ڕێی دەستگای بەخشین و دواتر دروستکردنی نەخۆشخانەی بەخشین کە لە زۆربەی شارەکان ینی نەخۆشخانەی بەخشین نەخۆشخانەی سەرکی کە لە سلێمانیا فەرعی سەرکی لە چەندین شاری و شارۆچکەی ترش بگراتە ئاگاتە کەرکووک لقی هەیە ئەوە هەیە خزمەتێکی زۆر باشی کردێ. کۆمەڵی دادگەری کوردستان بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین و بە ژمارەیەک کاندیدی بەتوانە و بە ئەزمون بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات کە لە 11 ئەم مانگەدا بەڕێوە دەچێت و داوای متمانە و دەنجی سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگە دەکات. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.